خۆشحاڵتان لە بێلەڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم. بەرنامەیەم جارەش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سرنجڕاکێشی لەخۆ گرتووە. تا کۆتایی لەگەڵ ماڵ. منداڵێکی شنگالی خاوەن پێداویستی تایبەت بە میوزیک و گۆرانی دڵی منداڵانی ناو کەمپەکان خۆش دەکات. پیاوەیەک 46 ساڵە کاری هەنگاوانی دەکات و بۆتە هەنگاوانێکی نمونەوەی بۆ ناوچەکە. ماوەی چەند ساڵێکە گەنجانی هەرێمی کوردستان زیاتر کار لەسەرەوە دەکەن ببنە خاوەن کاری سربەخۆی خۆیان و برەندی تایبەت دروست بکەن. ئەندازیارێکی گەنج لە شاری هەولێر هەوڵی داوە کە کۆمەڵی گۆڕانکاری لە کاری تەلارسازی لە کوردستاندا بکات و توانێتی لە کارەکەشیدا سەرکەوتوو بێت. ئەو هەوڵی داوە بەردەوام لە کارەکانیدا ستایل و دیزایانی کوردانە بەکار بهێنێت. ئێستاش لە دەرەوەی کوردستان وەکو لەندەن و دوبەی خەریکی کاری تەلارسازیە. من بڕیار عەلیم ئەندازیاری تەلارسازیم، دەرچووی زانکۆی سەلاحەددینم لە شاری هەولێر لە ساڵی 2013 تەخەڕوجم کردو. سەرەتای دەستپێکردنی کارەکەم و پاژەوەی کە تەخەڕوجم کردو بە شێوەیەکی وەکو پیشەگر دەستم بە ئیش کرد. هەستم کرد فەراغێکی تەلارسازی هەیە لە کوردستان. شتەکان زیاتر لە دووبارە بوونەوە و وەکو دەڵێ لە تەقلیدکردن خۆیان دەبینەوە. ئەوە بۆ هەوڵمدا شتی جیاوازتر بکەم و ئەو ڕەوتە تەلارسازی مۆدێرنەی یان ئەو ڕەوتە هاوچەرخەی کە ئێستا لە جیهاندا هەیە ویستم لە دیزایانی ئەو خانوانە یان ئەو بینایانەی کە دەیکەم جێبەجێیان بکەم. بۆ نمونە هەولێر وەکو نمونە وەربگرین، تەماشای خانووەکانیان بینایەکان بکەین، دەبینین لە دووبارە بوونەوەیەک خۆیان دەبینەوە و زیاتر تەلارسازەکانمان جۆرە ستایلێک پەیڕەو دەکەن کە لەگەڵ شووناس و ناسنامەی تەلارسازی کوردی زۆر ناگونجێ. هۆکاری دووەمی شەوەیە کە دەستگاکانی بڵێن ئەوانەی کە پەیوەندیدارن وەکو شارەوانی یان وەکو سەندیکای ئەندازیاران دەبایە زیاتر خەمخۆر بن لەوەی کەەوە ستاندەردێک دابنێن یان دەتوانین بڵێن وەکو لە زۆر وڵاتان هەیە بڵدینگ کۆدێکە بێ بۆ ئەو بینایانەی کە دروست دەکرێت، چ لە ڕووی فۆرمەوە بێت، چ لە ڕووی ڕەنگەوە بێت، چ لە ڕووی شێوە و ئلیمنتانەبی کە بەکاردێ بۆ ئەوەی وێنەی شارەکە وەکو شارەکانی تر لە دەوروبەرمانیان وەکو شارێکە بۆ نمونە لە وڵاتی ئوردن ئەگەر وەربگرین لە عەمان دەبینین جۆری مەتریال جۆری ئەو ماوادانەی کە بەکاردێت هەروەها زۆر شتی تر کە تایبەتمەندە بە فۆرمی دەرەوەی بیناکان و خانووەکان دەبێت یەک وێنە بدات نەوەکو هەر یەکە و لە ئاوازێک بخۆینە. ساڵی 2014 پاژەوەی کە جەنگی داعش لێرە دروست بوو، ئیش بە شێوەیەکی گشتی لێرانە ڕاوەستە. من بیرم کردەوە کەوا ڕێگە چارێک یان دەرچەیەکی تر بدۆزمەوە بۆ ئەوەی ئیشم ڕانەوەستێ. پەیوەندیم بە چەند کۆمپانیایە کرد لە دەرەوە، کۆنتاکتم لەگەڵیان کرد و توانیم ینی خۆشبەختانە لە ماوەیەکی زۆر کورت چەند ئیشێک لە شاری دوبەی، لە ڕیاض وەروەها لە لەندەن لە پرۆژەی هۆتێلێکش وەکو هاوبەشی دیزاین بەشدار بوو. پێش ماوەیەک لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بانگێشت کراین، باسی ئەو کێشانەم کرد کە ئێستا وەکو تەلارسازی لە کوردستاندا هەن جات کێشەی ئیداری بێ کە پەیوەندیدارە بە سەندیکای ئەندازیارانی کوردستان لە ڕووی پێدانی مۆڵەت بە بیناکان و شێوازی ئیشکردن، چکە ئەگەر ئەو یاسایی کە لە سەندیکا هەیە بەڕاستی جێبەجێ بکرێت
بوارێکی زۆری کار دەتوانین بۆ ئەندازیارەکانمان بڕەخسێت و لەگەڵ ئەوەش ئەو شوناسی تەلارسازی کە پێویستە لە کوردستاندا زیاتر برەی پێ بدرێتن لەگەڵ جەنابیان باسمان کرد و ئەویش زۆر بە خۆشحاڵیەوە گوێی بۆ ڕاگرتین و بەڵێنیدا کە بە دوواداچوون بۆ ئەو کێشانە بکەن. ڕێناس ئەلیاس تەمەنی 11 ساڵە و خەڵکی شنگالە، بەڵام لەگەڵەوەشدا کە خاوەن پێداویستی تایبەتە بەهرەیەکی باشی لە هونەری گۆرانی گوتن و لێدانی تەمبور هەیە. ئەو بەردەوام لە نێو کەمپەکاندا گۆرانی دەڵێت و هەروەها تەمبور لێ دەدات. دەشڵێت لەگەڵەوەی کە خۆم خاوەن پێداویستی تایبەتم، بەڵام هەموو هەوڵم ئەوەیە کە بتوانم منداڵانی دیکە دڵخۆش بکەم. ناوی من ڕێناس ئەلیاس دەروێشە، خەڵکەی شنگالێ. من هەزی الكەمپای سیایما كيفا مش تنبور رادات أسحلميم مامي من تنبور دامي فيجا كوقت زي المدرسة تيم هكا مدرسة درسكو تشتوير ما بين خلاصتكم تراجل تنبورا خود تسكشتم كافر باب ظالم سميرة أو رجع ودجوار وقدر بوشيرة تسكشتم كافر باب ظالم سميرة أو رجع ودجوار وقدر بوشيرة شافد بالك مسخد خالك تسكشتم كافر باب ظالم سميرة تسكشتم كافر باب ظالم سميرة نهار راستا از معاقم بس هرزل تنبورا خودم هرزي بردوام بس هكا بابي من داكا مساعدة مكرن از بيترش خورا مدويز بحلم قال كتينا بام هم حوالي من مدوي امستراني شنغالي بجن داستراني ما شنغالي وندانا بي خيراتنا قناتي واتكم السرسري هاتي وديش كشكاني دا وقنهاي معوقة ومقلق اهتمامي بيتكين اجبر معوقاوي تنبوري دا كيف امتي وكيف اويتي تشتاج ما بين تقصير ناقن كيشاوي اجبر شيء معوقة زلامة وقا قوتيني بزلامة تشتاج ما بين ان شاء الله جيرم تقصير ناقن تنبوركوي ما اجبا مامي اني جيران حاليا ليدا كيف امتي وكيف اويتي ايشا خوش بيرتك يعني وضعي باشن الحمد لله نفسيا مرتاحة نوكا بريا هذا اللي ديتنا دوري جيرال تنبوري دا وضعي باشن الحمد لله دنيايا هيايا أزدمرهم تبيني تجارة تافدرش رنقان اللي باريني وراسر خبري من مشكل يا من بريني كاذب كم أشتت كم هردو يا من تبيني دنيايا هيايا وأزدمرهم تبيني تجارة تافدرش رنقان اللي باريني وراسر قبري من مشكل يا من بريني كاذب كم حشتت كم هردو يا من تبيني ريناس ما قالك هيلت بها ودلالي ماليه باوكا قوتي معوقه يبدلي خويا تشتيج ما بي قوش ما بي جيرتينن تقصير ناكن ان شاء الله
گەنجێکی شاری سلێمانی لە ڕێگەی نەخشاندنی ڕنگ لە سەر جلوبەرگ کارێکی هوەری زۆر ناوازە و تایبەت دەکات. ئەو لە دوای تەواوکردنی خوێندن هەوڵدەدات کە کارێکی تایبەت بەخۆی پەیدا بکات و لەم ڕێگەیەوە ڕنگ لەسەر جلوبەرگەکان دەنەخشێنێت و برندێکی تایبەت بەخۆشی دروست کردووە. ئەو لە ڕێگەی ئۆنلاینەوە بەرهەمەکانی دەفرۆشێت توانیوێتی بژێوی ژیانیشی لەسەر و کارە دابین بکات. لە مناڵیەوە خولیای هوەرم هەبووە، زۆرم حەز لێ بووە. زیاتر زۆر حەزم لە هەموو بوارەکانی هوەر هەبوو. هەر بۆیە بڕیارمدا کە لە تەلارسازی بخوێنم، کە تەلارسازیش بۆ خۆی بەشێکە لە هوەر، یەکێکە لە بەشەکانی هوەر. لە ساڵی 2021 بوو کە بڕیارمدا دەست بە دروستکردنی براندی لاوە بکەم کە کارەکانمان بریتیە لە نەخشاندنی ڕەنگەکان لەسەر پۆشاکەکان. لە ئێستادا بەرهەمەکانمان تەنها بریتیە لە بلوس و ملپێچ و لە چکو و کاری لەوحا، بەڵام ئیشەڵا لە داهاتوودا بەرهەمی تازە و نوێکاریمان دەبێت و هەروەها بەرهەمێکی تریشمان بریتیە لە جلی کوردی کە دەتوانین ڕەنگەکان لەسەر جلەکان بنەخشێنین بۆ جۆرەی کە دڵدەیخوازێت. لە دوای ئەم هەموو ساڵە بەڕاستی زۆر دڵخۆشم کە توانیومە بەرهەمێکی هوەری دروست بکەم و بتوانم لە ڕێگەیەوە کارە هوەریەکانم بە خەڵکی بناسێنم و هەمیش بژێویەکی خۆمی پێدابین بکەم. شەوکەت حوسێن هەنگەوانێکی خەڵکی یاکرەیە و زیاتر لە 46 ساڵە خەریکی کاری هەنگەوانیە و دەڵێت کە ئەو کەسانی کە بەم کارەوە سەرقاڵ دەبن دەبێت ماندووبوونێکی زۆر بکێشن و هەروەها پسپۆڕی و زانستێکی باشیشی دەبێت بۆ بەخێوکردنی هەنگ و بەرهەمهێنانی هەنگوێنێکی زۆر باش. من دەست کۆری مێشۆ کرد ساڵ 1976 و برادرێکمە هەبوو جیرانمە هەبوو و وی ئەس تەرجیع کردم و نیشان من دا مێژوانێکی قەدیم بوو ئاول و هەتا کە ئەز مستەمرم سەر vê şûlê. gelek ev zehmeta. Çanku her kesek neşit meşebxidan kat bi suretekî akademîk ilmî û kemûmarasî ji ser bîtin. Ewelan diviya xwendewar bît baş kitêba bi xwe teleb ketin, kitêbê mêşa baş bixwînîtin û ya dîkeş mûmaraseş hebîtin.
هەر هنگوینێکی توپکڕی مێشێ توی کەسی نزیکی ئاوادانیە بیت ئەو هنگوین باشتر نییە کە ئەوێ مێشت خۆت بەتە کیستانە چەندکو کیستانە ئاوادانی لێنینە و خەر کلیلکە طبیعینە سروشتینە جاکان بینە مختبرێ ئەو هنگوین صافی دەرکەویت گەلک باشتر بیت ئەو هنگوینە نزیکێت ماڵە. مرواری ڕەش ناوی مۆنومنتێکە کە لە شاری سلێمانی لەلایەن کەسایەتی کێوشارەوە دروست کراوە باس لە ڕووداوە مێژوویەکانی کورد دەکات لەوانە قارەمانەتی دوازدە سوارەی مەریوان و کۆمەڵێک ڕووداوی دیکە. بۆ دروستکردنی ئەو مۆنومنتە 90,000 تەن بەرد بەکار هاتووە بۆ هەر بەردێکیش کە بە شێوازێکی خڕ دروست بکرێت 2 ملیۆن جار چەکوشی لێدراوە. مەشکارێکی جوان و ناوازەی لێکەوتۆتەوە. کاتی ئەم کارە بریتێ لە ئیشکراوە لەسەر 30,000 مەتر مربع کار لەم 30,000 مەتر مربعیان 90,000 تەن بەرد بەکار هاتووە و هەر شتێک لێرە مەدلولە بۆ شتێک و دەلالەت لە شتێکەکە بۆ نمونە ئەم قەوسانی کە هەن ژمارەیان 12 قەوسە ویستمانە ئاماژەیەکی جوان بێ بۆ بیرخستنەوەی نەوەی نۆ بە بتوڵەتی 12 سواری مەروانی و پاڵەوانی ئەوان کە 12 سواری ئازا و چالک توانیان بەرەنگاری دوژمنێک بنەوە کە هاتبوو پەلاماری وڵاتەکەیان بات. بەنسبەت ئەو تاقانەی کە لێرا هەن و لەو بەر مەجموعیان شەشە ئەویش بیرەوەریەکی کە ئەگرێتە ئەستۆ بیرەوەری 6 ئەیلولی 1930 کە مەشهورە لە ناو کووردا بە ناوی ئەیلولی ڕەش کاتێ دانیشتوانی شاری سلەیمانی بە سنگێکی گەرم و بە توانایەکی بەرجەستە و بە جەسووری چوونە ناو حەوشی سەراوە و چوون بە گشت دوژمنی حاکمداری دایە کاوساکانە ئینگلیزەکان بوون و ئەو کاتە بوو کە ئەولەسیسی تا شەهید کرا لەگەڵ پۆلیە شەهیدی کە و ئەختێری ڕەشۆڵ و فلان ویستمانە بە کۆی ئەم ئیشانە ئەم بیرەوەریانە بە زیینەتی ڕاگرین. بردن لە شاخە دوورەکان لە شوێنی خۆی دۆزیمانەت و وتمانە ئەم بەردە گونجاوە بۆی ببێ بە قەوارەیەک و ڕێکخرێتەوە بە حەجمی زۆر گەورە بووە. کولی بەردێک لەوانە بەلای کەمەوەیەکی 2 ملیۆن چەکوشی بەرکەوتوە تا بۆ بەم شکڵی ئێستا مەسەلەن خراوتە بینی 4 وەستای کارامەوە ئەوانی ژوور دوورکاریان لەسەر کردووە لە بەردێکی شێواوەوە کردیانە بەم بەردە گلۆرە بەردە جوانە بۆی بتوانین لێرا ڕیزیانکەین لە شێوەی ملوانکەیەکی بەرد بۆ ئاماژەکردن بۆ ڕۆژگارێکی ڕابردووی ئێمە و بیکەین بەوانە و دەرسێک بۆ ئایندەمان.
لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر.